لە کایمەرانێن لەدایک بوومە لەوەتی بەبیرم دێ موالیدی 55 لەوەتی ئەم بە فکرم دێ ئەو عاجڵەکانە لەسەر دارێ مەلاوسوی بوونە لە کایمەرانی دوایش ئەگە دارەکە بروسێک لێیدا دارەکە نەما ئاوری تێبەر بوو دارەکە نەما بروسی لێیدا ئەو عاجڵەکانە هەستان ڕوشتوونە سەر ئەو عامودانە کە عامود دروستکران چون هێدانیان لەوێ دروست کرد ئەجا ئەمە لەوەتی بە فکرم دێ بە فکری خۆمە دەوری ئیمکانە ئەوە ئەمن عمرم گەشت 70 ساڵی ئەمن عاجڵەکانە هەر لێرە بوون لە کایمەرانی بوون چوونەتەوە گەرمیان و لە گەرمی هاتوونەتەوە ئێرە و جا ئەوە مەسەلەن بڵێن ئەوە دستانان دەڕۆن بزر دەبن دەستنەوە گەرمیان بەهارانی و هاوینانی دێنەوە ئێرە کەس خۆیان تێناگەێنێ کەس ینی علاقەی نینە ینی نایانگوژێ خۆیان تێناگەێنێ لەبەر ئەوەی ئەوانە دێن لێرە نیشتەجێ بوونە داباشی فەقیرە و هیچ زەڕێ هیچی نییە ماران دەگرێ مەسەلەن ماری دەگرێ ماسی دەخوا و ماری هەر نێشن لە کایمەرانی بەخوای قەنەعەت بە کایمەران بەناوبانگە بۆ ئێستا ماران نییە بەناوبانگە بۆ ماران بەناحەچی مارە نیاهێشتم ئەو عاجڵەکانە هەمویان قەنەعەت بە هەمویان خواردن ئەرێ وەڵا ماسی دەخوا بۆخی دەخوا ماران دەخوا جا ئەو شانە جاجۆ دەمبێ ئەوە ئەگەر 56 قل لە ئاسمانی سوورانەوە بە دەورەیەکدا ئەوە ژن و ژنخواستنیان هەیە ژنی دەخوازن تێگەشتی ئەوە مەسەلەن بڵێ نیشانەکان ئەوەیە کە لە دەورەی یەکتر دەخورێنەوە و بە کۆمەڵ ئەوا دەسوڕێنەوە ئەوە ینی ژن مارەکردنە ئەو هێلانەی خو هەیە عازیلەق خیری بێتە ئەو هێلانەی بە دندوکان دەری دەکات ناڵێ ینی حەقەتەن زۆر ئەوەنە ینی ناموشی خۆیان خۆش دێ بە کوردی دەجیان دەکەن ئەرێ وەڵا زۆر دەکەن کایمەران پێوەی جوان بوو قەنەعەت بکە ئەو ئامودانە هەموو هێلانیان لەسەرە کایمەران ینی ئەوەشی یەکێک هەیە کەسیش خۆی تێناگەێنێ مەسەلەن برین یان بیان گوژن یان بە دارفندەخان لێیاندن یان ئەوەی بکەن هیچ عالم خۆی تێناگەێنێ ئەمەم 53 ساڵە چەند ساڵە لێرەکانە دەژیم وەخت خۆی و حامودانە گچکە بوون 4-5 هێلانی لێبوون بەڵام لە تەمەنی ژیانم هەردی ومە 3-4 حامودی لێبوون هەر 4 حامودەکە هێلانان لەسەر وردە ساڵە بۆ ساڵە هاتن زیادیان کرد حاجی لەقلەقیش وەکو ئینسانی مێشکی هەیە حیسابی خۆی دەکات تەماشای ئەوەی دەکات بزانی ئەو شوێنێ دەچیت ئەمانە ڕزقی لێیە حیسابی ئەمانەتی و ڕزقی دەکات حاجی لەقلەقیش ئەو حاجی لەقلەقانە وەک عاڵم کردی باسم کرد حەزیان لێرەکانەیە لە خۆشەوەی خەڵکەکەی باشە کەس دەستکاریان ناکە کەس نانگوژی ئەزار ڕزقیشیان لێرەیە شوێنیان بڵندە لە هەر شوێنێکی ڕامەسەلەن ماریان کەوتە بەرچاوی دەگەڕێن لەو منتەقەی جەولەی دەکەن لە کوێ ماریان دییان بۆ قیاندی فۆری دادێتە هەڵی دەگری دێبات سەرێ دووسکەکانیش تێر دەکا و بۆ خۆش خۆی تێر دەکات جاوە هۆکاری ئەوە ێرە منتەقەی ئێرە حاجی لەقلەقی زۆرە خەڵکەکەی باشە خەڵکەکەی ئەمینە کەس دەستیان لێ ئەوە ناکە خوا نەخواستە نانگوژی ئینسان زۆر جار هەیە بەعزە شتێکی قبوڵ دەکەوان قبوڵی ناکەن بۆ نمونە حاجی لەقلەقێک هێلکەی کردووە ئێچکە دێت لەسەر هێلکەکانی دێنیشی قبوڵ ناکە یان هێلکەی حاجی لەقلەقێکی بێنە بخە سەر هێلکەکانی کە و حاجی لەقلەقی نێرەکە بێتەوە بیبینی بڵێ هێلکەی خۆی نییە هێلکە چکەی لەسەر دانراوە قبوڵ ناکە یەکسەر یان دووسکەی چکە لەوێ زیاد بێغەیرە بێ دەیگوژی ئەم بە چاوی خۆم دیومە حاجی لەقلەق دووسکەی بێگانەی لەسەر ڕافڕەداوەتە خوارێ لە ئیشقیوان لە عاسمانەیە لە عەرزینیە ئیشقیوان لە عاسمانەیە هەتا وەڕەس دەبن دەگەڕن دەوری دەدەلێدن کە عاشق بوون بە دەوری یەکدا دەڕۆن هەتا وەڕەس دەبن جاوەک دەمی دێن بەرامبەری یەکدی دەندووکان لێکدەن دێکەنە بە تەقەتەقێک باوەڕ بکە دەڵێی دەهۆڵی دەکوتن ئەگە عەزیشی لە خواردنی بوو یان ڕزقێکی بۆ دووسکەکانی پێداکات لە